گەشتیارانە هاوڵاتیان مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆشڕۆیان لە ناوچە جیاوازەکان و ناوچە گەشتیارەکانی وڵاتان کرد بۆ دیاریکراوی وڵاتی ئێران. ئەمە وای کردیان ساڵانە ئەم گەشتیا وڵاتیان بۆ وڵاتی ئێران بە دیاریکراوی پێ دەڵێن شیمالی ئێران ئەو دوورگانی کە گەشتیارینە هاوڵاتیان ڕوو لە وڵاتی ئێران دەکە. بەڵام لە دوو ڕۆژی ڕابردووە گورژی و ئاڵۆزی و شەڕێکە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوویدا وای کردووە فڕۆکەخانەکانی ئێران و وڵاتانی دەوروبەری بە دیاریکراوی عێراق و هەرێمی کوردستانیش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو ڕابژیری ئەمە وای کردووە گرفت بۆ ئەو گەشتیاران دروست بکە بۆ هاتنەوەیان. من ئێستا لە کۆمپانیایەکی گەشتیاریمە دەمێت بزانم ئەو لە هەرێمی کوردستان و لە هەولێر چەند گەشتیار لە وڵاتی ئێران گیریان خوارد و ئەوان چی دەکەن، هەمانجێن لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان چۆنە و چی دەبێت تاوەکو بتوانن لە زووترین کاتدا هەم گەشتیاران بکڕێنەوە هەرێمی کوردستان هەمیش سەلامەتی گیانیان پارێزرا بێت. سەرباز گۆران بەڕێوەبەری کۆمپانیای زەمالەم لە کە کۆمپانیایەکی گەشتیارە لە شاری هەولێر چەند پێم وابێ ژمارەیەکی زۆر گەشتیارتان لە وڵاتی ئێرانە. سوپاس بۆم دەرفەتە ئەگەر باسمەوە بۆ بکەی لە هەرێمی کوردستان ئەگەر ئامارەک لابێت چەند گەشتیار لە وڵاتی ئێران گیری خوارەوەکو کۆمپانیەکە ئێوەش چەند گەشتیارتان چاوەڕێ دەکەم بێنەوە هەرێمی کوردستان میکانیزمی گەڕانەوەیان چۆن دەبێت؟ بەڵێ دیارە بەهۆی پشوەکانی جەژنی پیرۆزی قوربانەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوویان لە شوێنە گەشتیاریەکانی وڵاتی ئێران کردووە. ئێمە گروپە وەکو کۆمپانیای زەمالەکە کۆمپانیایکی پێشەنجین لە بواری ڕێخستنی گروپە گەشتیاریەکان بە وڵاتی ئێران. بەشێکی زۆری خەڵکەمان بەشێکی ڕوو لە شیمالی ئێران کردبوو، بەشێکیش ڕووی لە جنوبی ئێران کردبوو کە جەزیرەیەکیش. ئەوانەی کە ڕوویان لە شیمالی ئێران کردبوو ئێمە لەگەڵ ئەو پێکدادانەی کە دروست بووە لە زووترین کات هەمویانمان گەڕاندەوە لە ڕێی سنوورەکان و مەرزەکان. بەڵام ئەوانەی کە بەداخەوە ئەوانەی کە لە جەزیرەی کیش بوون، جەزیرەیەکیش جەزیرەیەکە لە باشووری ئێرانە و تەنها ڕێگای وشکانی نییە لەگەڵ ناوەخۆی ئێران، تەنها ڕێگای دەریایی و ڕێگای ئاسمانی هەیە. بۆیە ژمارەیەکی زۆر لە گەشتیار لەوێ گیریان خواردووە. مەزەندی ئێمە زیاتر لە 200 کەس دەبێت کە لەو جەزیرەیە گیریان خواردووە. ئەوەی ئێمە نزیکەی 70 نەفەرێک دەبن کە لەگەڵ ئێمە سەفەریان کردووە. قەرار بوو ڕۆژی هەینی کاتژمێر 2 پاشنیوەڕۆ فڕۆکەیان هەبوو کە بگەڕێنەوە. ئەو ڕووداوانەی کە ڕووی داوای کرد کە مەتاڕەکان فڕۆکەخانەکان هەمویان دابخرێن. لە ئەنجامی ئەو داخستنی ئەو فڕۆکەخانانە ئێمە ناچار بووین ئەو گەشتیارانە بهێڵینەوە لەو جەزیرەیەوە پێمان ڕاگەیاندن کە ئێوە میوانی ئێمەن، تاوەکو ڕێگایەکی هاتنەوەتان بۆ فەراهەم دەکەین، ئێوە میوانی ئێمەن و هیچ مەسرف و خەرجیەک ناکەن لە کاتێکدا کە کاتی گەشتەکەیان تەواو بووە. بەڵام بە پێویستمان زانی وەکو ئەرچی سەرشانی خۆمان هەم سەلامەتیان بپارێزین بۆی کە لە هوتێلەکانیان بمێنەوە و لە شوێنەکانیان بمێنەوە، هەمیش خەرجی گەڕانەوەیان لە ئەستۆ بگرین کە بەداخەوە تاوەکو ئێستا ئاسۆیەک نییە کە فڕۆکەخانەکان بکرێنەوە. زۆر باش. ئەگە فڕۆکەخانەکان نەکرانەوە بە چ ڕێگایش دەتوان ئەو لەو دوورگانە ئەو گەشتیارانە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان هەمانشتان لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان چۆنە؟ بەڵێ دیارەوەکو باسم کرد جەزیرەیەکیش لە نێو دەریادایە و ڕێگەی وشکانی نییە. ئێمە وەکو پلانی ئەی دامان نابوو کە ئەوانە لە شوێنەکانی خۆیان بمێننەوە تاوەکو ڕێگایەک دەدۆزینەوە. پلانی بیمان ئەوەیە کە بە ڕێگای کەشتی بیانهێنین بۆ بەندەرچارەک، لە بەندەرچارەکەوە بە ڕێگای وشکانیدا بە سنوورەکانی عێراقدا بیانهێنینەوە هەرێمی کوردستان. ئەو وەکو پلانی بیە، هەتا وەکو ئێستا بڕیارمان نەداوە کە ئەو پلانە جێبەجێ بکەین. بەڵام ئەو ڕۆکە ئەگەر بزانین داخستنی فڕۆکەخانەکان درێژە دەچێشێت ئەوە پلانی بی جێبەجێ دەکەین. یەک شتیش دەمەوێت بڵێم ئەوەیە کە مەرج نییە تەنها گەشتیارەکانی ئێمە، ژمارەی گەشتیاری دیکەی هەرێمی کوردستان ئێستا لەو جەزیرەیە گیریان خواردووە و ئێمە لە ڕێگای کەناڵەکەی ئێوە داوایان لێ دەکەین هەر کەسێک کە بۆ خۆشی چووە لەگەڵ گروپەکانی ئێمەش بەشدار نەبووە لەگەڵ تیمەکانی ئێمە لەوێندەر جۆین ببیت و بی ڕێگایەکی سەلامەت بدۆزینەوە بۆ گەڕانەوەیان و ئەوانش کە هاوڵاتی هەرێمی کوردستانن لەگەڵ گروپەکانی ئێمە بتوانن بگەڕێنەوە. سەرباز گۆران بەڕێوەبەری کۆمپانیای زەمالە بۆ گەشتیاری سوپاس دەکەم. سوپاس بۆ ئەوەندە بوونیت ئاکەم کۆساریانی وەکو میوانەکەم ئاماژە بۆدا ژمارەیەکی زۆر هاوڵاتی و بەتایبەت شاری هەولێر بۆ گەشتی پشوەکانی ژێژنی قوربان سووریان لە ناوچە گەشتیارەکان بەتایبەت و ناوچانەی دوورگەن و شوێنی گەشتیارین. بەڵام بە ئەو میوانەش ئاماژە بێدا شوێنە سەلامەتە، هیچ شەڕ و ئاژا و ئاڵۆزیەک لەو شوێنانی نیە. بەڵام ئەوەیە کە ڕێگەی وشکانی نیە، بۆیە دەبێت تاوەکو ئاڵۆزیەکان چارەسەر نەبێت و هێور نەبێت و ئەوان لەو شوێنە دەمێننەوە.